پرسی جینۆسایدی ئەنفال هێشتا لە ناوەندە ئەکادیمی و پەروەردەیەکانی هەرێمی کوردستاندا نەبووەتە باسێکی جێی بایەخپێدان. ئەمە ڕای توێژەرانی بواری جینۆساید و مامۆستایانی زانکۆشە. ئەم بابەتە بە کەم و کورتیەک لە پرۆسەی لەبیرنەکردن و دیکۆمێنتکردنی تاوانی ئەنفالدا تەماشاکەن. نە سێکتەری پەروەردەمان توانیوێتی ئەمە وەک پێویست ئاشنا بکە بە بنەوەی نوێمان دەیان گەنجی تەمەنی تۆ ئەگەر تۆ ڕەنجی خۆت و جوهدی خۆت نەبێ و متابعاتی خۆت نەبێ لە پەروەردەوە لە دەستگای پەروەردەوە شتێکی ئەو تۆت بەگوێ نادرێت و ئەم مەسەلەیە لەلات مەوزوعێک بێ و شوێنی بکەویت و باسیکەی نەک بە شێوەی دروشم ئەمێ لای ئێمە هەیە زۆری هەر بەرە دروشم و دروشم باسیە بەڕاستی تەنانەت ئەو سنتەرانەش تەنانەت ئەو دەستگایانش کە دانراون بۆ لێکۆڵینەوە لەسەر جینۆسایدی ئەنفال بە شێوەیەکی پێویست نەبووە تاوەکو ئێستا بەداخەوە هەموو زانکۆکان ئەتوانم بڵێم بە شێوەیەکی پێویست تاوەکو ئێستا نەیانتوانیوە توێژینەوەیەک یاوەکو سنتەرێکی گەورە دابمەزرێنن کە ئەو تاوانە گەورەیە بە شێوەیەکی گەورەی خۆی بناسێنە خەڵکی. ئێستا کە 29 ساڵ بەسەر ڕێکەوتی ئەو تاوانەدا تێدەپەڕێت نە لە پرۆگرامەکانی پەروەردەدا بە شێوازێکی ئەکادیمی و پشتبەست و بە پێوەرە زانستی و ئەرشیفیەکانی جینۆساید کار لەسەر پرسەکە کراوە و نە سەنتەر و ناوەندە ئەکادیمیەکانیش دیوی گەورەی تاوانەکەیان دیکۆمێنت کردووە. تاقانەیەکی ئەنفال ئەمە بە خەمێکی تری خۆیان ئەزانێت. وەکو ئەرشیف وەکو دیکۆمەنتاری وەکو پرۆسەی خوێندن گرنگیەکی ئەو تۆی پێ نەدرا. ئێمە میلەتێکین مێژووی زۆربەی وڵاتان ئەخوێنین بەڵام مێژووی میلەتەکەی خۆمان فەرامۆش کردووە. اینجا ناوەندێکی ئەکادیمی بێت توێژینەوەی بکات و ئەو شتانە ئەرشیفکان نابینین. ئەو تاوانە گەورەیە ئەو هەموو مرۆڤە پیاچون ئەو هەموو لادیە ڕوخێنران بەڵام ئاسەوارێک نابینین بەیانی وەفدێک بێتە وڵاتی ئێمە ئەنفال شتێکی زۆر بچووکە بینێت. خانەوادەی ئەنفال کراوان و توێژەرانیش مەترسی ئەم فەرامۆشکردنەی ڕووەزانستیەکەی ئەنفال لەوەدا ئەبیننەوە کە بیرینەوەی داهاتوو هەکبەیەکی بەتاڵ بێت و گەورەی تاوانەکەش کاڵ بێتەوە. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.